بەناوی ڕادیۆی سۆران بۆ فەرمودا کەوتەکار. سەرلابیانی ئەمڕۆ بە ئامادەبوونی بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی و بەڕێوەبەر و کارمەندانی دەنگی کۆمەڵ، ڕادیۆی سۆران و ئەندام و کارگەڕانی مەڵبەند یەکەمین ڕادیۆی فەرمودا لە سۆران بەناوی ڕادیۆی سۆران بۆ فەرمودا کەوتەکار. ڕادیۆی سۆران بۆ فەرمودا 24 کاتژمێر پەخش دەکات، ماوەیەکە لەلایەن دەنگی کۆمەڵ ڕادیۆی سۆران کار بۆ دامەزراندنی دەکرێت. ئازاد ئۆمەراوەیی بەڕێوەبەری دەنگی کۆمەڵ ڕادیۆی سۆران با پەیامی وت هیوادارین بتوانین خزمەتێک با فەرمودەکانی سەروەرمان بکەین و ببینە پردێک بۆ گەیاندنی فەرمودەکانی بە جەماوەری موسڵمانی ناوچەکە و زیاتر ئاشنابوونیان. سوپاسی جەماوەری موسڵمانی ناوچەکەشی کرد کە هاندەر و پشتیوانیان بوون بۆ سەرخستنی ڕاگەیاندنی ئیسلامی لە ناوچەکەدا. ئێمە لە ڕاگەیاندنی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە ساڵ ڕۆژی 7 ساڵەی دامەزراندنی ڕادیۆی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەستاین بەکردنەوەی ڕادیۆی فەرمودا لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی. سوپاس بۆ خی گەورە، ئەم ڕادیۆیەکی گرنگ دەبی زیاتر ئیحتیمام و گرنگی بە پەخش و بڵاوکردنەوەی فەرمودە دەدا. دیارە ئەمەش سونەتێکە وە شتێکی گرنگیشە لە بەرەوەی خوای سوبحانەهو وتەعالا ڕێنماییمان دەکا کە گرنگی بە سونەتی بە پێزی پێغەمبەری پێشەوامان بدەین. جوتیارانی گەرمیان داوای نۆژەنکردنەوەی سایلەوەی دانەوێڵەیی خانەقین دەکەن لە